یەکەم تەوەرم کە لەگەڵ ئەم میوانە ئەزیزانێ باسی دەکەم ئەزیزانم ئەویش ئەوەیە کە پشووی هاوین بۆ ئەم بەرنامە بۆ ئەم بابەتەم هێناوە تۆ دیقەت بدەن بە زۆری لە حکوومەتی هەرێمی کوردستانە بە باسی وڵاتی خۆمان بکەین و باسی ئەوروپا و وڵاتانی تر نەکەین لە یەکی پێنجەوە تا 15 تر ساڵانە پشووی هاوین دەست پێ دەکەم تا چەند تا 15 جاری وای ئەگاتە یەکیدا هەچەند زەرب و تەقسیمی ئەەکەم بە نزیکەی 4 مانگەکات 4 مانگ واتە یەک لە سەرسەی تەمەنەکات کەواتە تۆی گەنجی ئەزیزم کە سەیری ئەم بەرنمەیە دەکەیت لە 5 ساڵ و 6 ساڵەوە ئەگەر بۆ نمونە باخچەشت هەبێت لە 4 ساڵەوە تۆ هەموو ساڵی یەک لە سەرسەی تەمەنت ناوی پشووی هاوینە ئایا خێزان و خانەوادە بەرنامەی هەیە بۆ یەک لە سەرسەی تەمەن ئایا حکوومەتە گیانەکەمان بەرنامەی هەیە بۆ یەک لە سەرسەی تەمەن ئایا تەلەڤیزۆن و رادیۆ و سەتەلایتەکان بە کەناڵی دیمەنیشەوە بەرنامەی هەیە بۆ پشووی هاوین ئایا دەسەڵاتدارەکانمان بەرنامە هەیە بۆ پشووی هاوین بەرنامە و پرۆگرام ئایا بانخوازەکانمان کە لە پشتی کامێرە و سیرمانەکەن شێوازی وتارەکانی و ئەو وتارانی کە دەیدان لە مزگەوتە علی وایوت عوسمان وایوت ئیبن کەسیر وایوت ئایا بەرنامە و پرۆگرامی هەیە لە 15 بۆ 15 تایبەت بێ بە پشووی هاوین ئایا مۆڵەکان و سەیرانگاکان بەرنمەیەکی تایبەت هەیە بۆ پشووی هاوین ئایا حکوومەت بودجەیەکی تایبەتی هەیە بۆ پشووی هاوین ئەمە بخۆی قسەیە ئایا خێزان و خانوادەکان بەرنامە و پرۆگرامی هەیە بۆ پشووی هاوین یان تا 15 چۆڕەت لێ بڕیوە ئەمەنە دەعوەت و داوەتکاری و بەزم و ڕەزمت کردووە 15 ئینجا مناڵەدایە سەفراڵێن نییە ئەڵێ معاش نییە تۆ دەبوو لە 15 تا 15 لە هەندێک وڵات و مەملەکەتە بەڕێزان کە میسە دێمە سەر ئێوە پێم خۆشە بابەتەکەم لێ وەرگرن لە هەندێک وڵات و مەملەکەتە حتا بۆ نمەسەرن لە سویدە لە فنلەندا دۆست و برادرم بیستوو ئەڵێ دکتۆر هاوڕێ و دۆست و برادرگان تر خۆی کۆکاتەوە ئەمە هەر ئەڵێ هۆڵیدەی ئەڵێ دڵم تەقی لە سویدی خەڵکێکی سویدیم لەگەڵای ئەڵێ هەرچێک ئەڵێم ئەڵێ بۆ هۆڵیدەی هەرچێکم لە بۆ هۆڵیدەی چوومەزمە بەرنامەی هەیە هۆڵیدەی سەفەری تیاداناوە هۆڵیدەی گەشتی خێزانی تیادانە هۆڵیدەی خۆشەرت نییە بەڕێزێکی سەیرەکەڵە تۆ سەی لەم ڕێبات لە منە لە تێری قساکە من دینا لە گیرفانمە فەتەڕۆکە مژەڵێ هۆڵیدەی خۆشەرت نییە تۆ بچی بۆ وڵاتێکی تر هۆڵیدەی احتیمال لە سەفەرکردنە بۆ لادێکت لە قەرەخ 10 لیتر بنزینی تێچێ بەس ئابێ بەرنمەیەک بێت چۆ ماقول نییە مناڵێکە تۆ لادێکەی خۆی نەزانێت لە قەراخای هەمووی بە چارێکی 20 دقیقە ئاگات بۆ نمونە هەرچی مەطعەمی سلێمانیە شارەزای بەس ئێستش لادێکەی خۆی نەبین و باوکیڵە ڕۆڵە باوکتان لە لادێ فڵاندای بووە ناوی لادێکەی نازانێت هۆڵیدەی احتیمالە سەردانی مزگەوتێک بێت کە مامۆسایەکی ئاینی تێدای هۆڵیدەی احتیمالە بۆ نمونە سەردانێکی خەستەخانەی هیوا یان نانەکەری بێت لە هەولێر بۆی ئەم منداڵانە تا ڕادەیەک تۆزێ هەست بە متمانە و بەوە بکەن چێژ لە ژیان وەرگن چێژ لە لەرساقی وەرگن چێژ لە تەندروستی وەرگن چکە من یەکێ لە کێشەکانم ئەوەیە کە بینەرەکانم زۆر جار دەڵێ دکتۆر گیان تۆ لە تێری قساکەی نا لە تێری قسە ناکەین ئێمە احتیمال لە هەندێک بەرنامە و پرۆگرام زۆر پارەی نەوێ مەنی نەوێ زۆر بودجەیەکی تایبەتی زۆری نەوێ بەس بەرنمەیەکە پرۆگرامێکە کە دایدەنێ بۆیە پێم خۆشە لێرەوە دەست پێ دەکەین هەر یەکێتان بۆ بنەکە ئایا من پرسیارەکەیە ئایا تاکی کورد وەکو سینگڵ وەکو خێزان و خانوادەکان ئایا بەرنامە و پرۆگراممانی تایبەتمان هەیە بۆ پشووی هاوین یان نە بەڕای جەنابەت وڵی وەکو بەرنامە و وەکو تایم وەکو کات وەکو کات یان تۆ هەستەکەی کە شتێکێ با من بیریت خەمەوە شتێکێ لە دەروونناسیە لە بواری گەشەپێدان پێڵن تایم مەنجمنت تەبەن بینەری ئەزیز لە عالەمە تایم مەنجمنت بە کۆرسە خوێندرێ ئەو بۆ خۆشی ئێڵم کوردە بۆرەیە کە شتێکی نییە بۆ تایم مەنجمنت کتێب هەیە لەسەر تایم مەنجمنت کۆرس هەیە لەسەر تایم مەنجمنت تایم مەنجمنت چی بەڕێوەبردننی کات تۆ دیقەت بدە لە 15 هەتا 15 ئەکاتە 120 ڕۆژ 120 ڕۆژ ئەگەر ڕۆژی 5 سعات جدول و تەرتیباتێ دانی زەربی 120کە ئەکاتە 600 دەی من بە بینەری بەڕێزاڵم 600 سعات و توانی زمانێکی تازەی پێ فێربی ئایا ئەم مەنجمنت و ئەم بەڕێوەبردنمان کردووە یان نە وڵی بەنسبەت تاکی کوردەوە هیچی ئەویان نەکردووە باشە بەنسبەت هاوینیشەوە کەس پرۆژەیەکی دانە ناوە بە تەمای فێربوونی زمانێک یان فێربوونی ئیشێک فێربوونی سەنعاتێک چوون بۆ دەرەوەیەک شت بینینێک گەشتێک هیچ کورد بەلای ئەوەیان نییە هەر خەریکی خەو و ئیسراحەت و ئەڵێ من ئەم هاوینە لە ماڵەوەم ئیسراحە دەکەم دانیشم فێری هیچ نابێ بەس بۆ خۆی دانیشێت و سەیری مۆزوعەکەکە کاناڵێک ژێتە بەردەم یاڵێ چێڵێ وڵای کاکە موچە نیە مەعاش نییە پارە نییە باشە خۆی دەستپێکێک نییە بۆ ئەوەی کە ژیانی خۆی باشتر بکە باشە پلانی یەکەم خاڵی یەکەم ئەم برابەرەزم پەیامێکی زۆر جوانی گیان
پلانت نەبێت هیچ شتێک جێبەجێ نابێت. بە ئەم ئەقلێتە بە ئەم شتە بگۆڕین لە ڕێی ماڵی بەختیارەوە. پلان نەنووسرێت هەندێک لەسەر چاوەکان ئەڵێن 165 هەندێک ئەڵێن 70 بۆ 80 جێبەجێ ناکرێت. ئێمە کەمتر پلانە نووسین. پلانەکان بینووسە. 2 سەفەری خاڵیان پێ دەکەم، 2 سەفەری مامیان پێ دەکەم، 2 سەردانیان پێ دەکەم، کۆرسێکی ئاینی بە مناڵەکانم دەڵێمەوە، سەردانی پەیمانگای فلانی هیوای تۆ دەکەم، دکتۆر بەختیار سەرپەرشی دەکات کۆرسێکی باگەشە پێدان مناڵەکانم بخوێنێت. بۆ نمونە مەسەلەن 4-5 کتێب دەخوێنمەوە 300 کەلیمەی فارسی لەبەرەکەم ئەگەر سەردانێکمان کرد. کەواتە خاڵ یەکەم پەیامەکەی جەنابەت گەشت بە من ئەوی شەوەیە کە پلانمان نییە، پلانەکە بۆیە کە پلانت نەبوو خەو خۆشترین شتە، کە پلانت نەبوو هەڵنەسان خۆشترین شتە، کە پلانت نەبوو کەناڵ گۆڕین هاها لە تورکسات بۆ تیلیستار، لە تیلیستار بۆ رووسیاستار، لە ڕووسات بۆ تورکسات، لە تورکسات بۆ ئەرەبسات، لە ئاخیرشە کۆمۆبایلەکە فرێدە ڕیچی خۆشیتیانی وەرە لە 1400 کەناڵی چی خۆشیتیانێ. مانایەوە بێپلانی ئێمەیە کە نازانی بۆچی کەناڵێ بڕۆی، بۆچی تەلەڤیزۆنێ بڕۆی، بۆچی شتێ بڕۆی، ئەو وەختە تۆ لە 1400 کەناڵ بێزارەبی. ئەم خوشکە بەڕێزم، خوشکە عزیزەکەم، وەکو خێزان و خانوادە، وەکو دایک و باوک، ئایا تو هەستەکەی دایک و باوک بودجەیەکی هەیە، پارەیەکی هەیە، بیرکردنەوەیکی هەیە بۆ پشووی هاوین یان کەمتر ئەومان هەیە؟ من سەرەتا دەستخۆشی ئەم تەوەرە جوانە لێکم. ئێمە خۆمان یعنی لە وڵاتێکاوا پەروەردە بووین ئیحتیمام بەکات ناین. خی گەورە بۆ عەزەمەتی خۆی سوێنی بەکات خواردووە. گونا حکات بە فیڕۆبەی ئەبێ سەرەتا کە تۆ هەڵسای لە خەوی بەیانی ڕۆژەکەی خۆت بزانی پلانەکەت چییە، پلانێک دانی بۆ ئەو ڕۆژەی خۆت. ئەمڕۆ ئیشەکەم بەرنمەکەم چیە، 2 ئیشم هەیە، بۆ نموناتم بۆ بەرنمەیەک ئیسفادەیەکی لێکم، شتێکی ترم داناوە من ئەمێ کاتەکان بە فیڕۆنێم، من ئەمەوە بە سەعات کاتەکانم بە فیڕۆنێم، بەڵام بزانم خەریکی چیم. بەڵام خانەوادەی وا هەیە ئێستا بۆ نمونە مناڵەکەی هەتا بەیانی خەریکی تەکنەلۆجیایە، خەریکی ئەنتەرنێتە، فەیسبووکە، پۆبجی، ئەم شتانێ. ئەم دایک و باوکە خۆیان ئەچن، ڕێزم هەیە بۆ دایک و باوکەکان ئەچنە ژووری خۆیان نەخەون، ئیتر ئەسڵەن لە مناڵە ناپرسێ عفو بزانی خەریکی چییە ئەم مناڵە، بزانێ ئەم مناڵە بەرنامەی چێ، بزانێ ئەم مناڵە ئەم هەموو کاتە هەتا بانگی بەیانی ئەم هەموو کاتەی کوش بە چیوە کوشتی، ئایا سورەتی قورعانی خوێند، ئایا دوور کات شەو نوێژی کرد، ئایا بەرنمەیەکی هەبوو بۆ بەیانی، ئایا خەریکی ئیشێکی باش بوو، ئایا پلانێکی دانا. یعنی ئەم کاتە بیر بکەرەوە خی گەورە کە سوێنی پێ خواردۆ گونا حکات بە فیڕۆبەی. بەڵام لە ئەم وڵاتی ئێمە ئەسڵەن هەر حساب بۆ کات ناکەن. لە وڵاتان مناڵەکەی لە بەیانیوە هەتا لە حوتی بەیانوە تاوەکوێ 12 نیوەڕۆ من هەر لەم ڕۆژانە سەردانی کەسێکم کرد لە خارج جاتۆتەوتی لە دوای مەکتەبی خۆیان ئەینێرن بۆ پەروەردەی ئاینی. وتی لە وڵاتە ژوتی لەبەر ئەوەی مناڵەکەی کە بۆ نمونە ئێستا لەم وڵاتە لە 1000 وڵات بە تایبەتی وڵاتەکەیمە ئەنواع شتی خراپە دروست بووە. تۆ پشووی هاوین کە بۆ دانراوە بە فیڕۆی مەیە، ئەچم وەرزشەکەم، ئەچم بۆ دەست خۆش بێت. ئەزیزان میوانە بەڕێزەکان، خاڵی دووەم کە ماڵی بەختیار دەوێت بیگەێنێت ئەویش ئەوەیە کە زۆر جار دایک و باوک ئەم پرسیارە دەکات، دکتۆر مناڵەکەم تا 15 هیلاک بووە، لە 15 شتێکی تری پێ بکەم بێزار و بێتاقەتە بێ. ئەمە بەخۆی و پرسیارێکی گرنگەوە، بەڕاستی وەڵامێکی گرنگشە ڕاستە کاتیان تۆ ئەگەر مناڵێک تا 15 تۆ دەوامت پێکردو، خوێندنت پێکردو، امتحانی کردو، کویزی هەبوو، بەزم و ڕزمیوە 15 دیسان و هەڵی دێتە ناو خولێ بەزم و ڕزم. بەڵام دەبێت متەنەوع بێت، ینی هەموو سەرچاوەزانەتەکان. من بە حکمەوەی کە پەیمانگام هەیە، بە حکمەوەی کە تەمەنێکشم هەیە، زۆر جار هاوینان ئەم خول و سیمینار و چالاکیانمانێ زۆر شتم لەسەر خوێندێتەوە. یەکەم دەبێت هاوین بەشی تەرفیهی زۆرتیا بێ. دووەم دەبێ هۆبیز یانی چی؟ خولیا، دەبێت نزیک بێ لە خولیای مناڵەکەەوە. سێم کە دەمەوێت دێمە لای جەنابەت ئەویش ئەوەیە دەبێت مناڵ لە هاوینانە حەز و ئارزوی بۆ دروستکەی. بۆ نمونە من مناڵی مەسەلەن دایک و باوکێکم، دایک و باوک لە ڕێی هاوینەوە دەتوانێت حەزوو بۆ خولیا بۆ من دروستکە. من ئەگەر هاوینێک جاجار خولێکی مۆسیقام نەبینی بێ، هاوینێک خولێکی دەفم نەبینی بێت، یان هاوینێک خولێکی کتێب خوێنەوەم نەبینی بێ، یان هاوینێک خولێکی تایکواندۆم نەبینێتەوە حەز و خولیای ترم بۆ دروست نابێ. بۆیە هەموو کتێبە زانستیەکان کە بۆکو جەنابەت کە باست کرد ئەویش ئەوەیە کە لە ڕێی هاوینەوە ئێمە دەبێت حەز و خولیا بۆ منداڵەکانمان دروستکەین. بۆی منداڵێک دوای دروست نەبێت دەرچووی زانکۆ و پەیمانگا هیچ حەز و خولیایەکی نییە. ئەڵێم حەزە لە چێڵێ چووکە کات، ئەڵێم بە تەمایکی چووکە کات، ئەڵێم بەچیت مرتاحابی چووکە کات. کەواتەمانەوە ئایا و مایە گڕگڕ ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە جەنابەت باست کرد لە ژوورێکایە، لە ماڵێکایە، تەلەڤیزۆنە، سەتەلایتە، ئەنتەرنێتە، پۆبجیە و سۆشیال میدیا. ئەمە بەڵایەکی زۆر گەورەیە. کەواتە دەست خۆش بێ بۆ کۆمنتەکە